شۆڕشەکانی کورد و بزوتنەوەکان کە ڕوویانەدا ئەو سنوورەی ئێستا هەیە لە نێواندا نەبوو. ئەو سنوورەیە کەم جار لە ساڵی 1940 ڕووس و ئینگلیز بۆ ڕێگرتن لە کوردەکانی ڕۆژهەڵاتی ئێستا و کاریگەریان لەسەر کوردی باشوور نەمێنێ سنوورێکیان لە نێوانی ئێران و تورکایەدانا. دواییش بەم ویلایەتی مووسڵە لە 16 دیسەمبەری 1922 ئەم سنوورەی ئێستای نێوان عێراق و تورکیاشیاندانا. لە هەردوو سنوورەکەشە تەبعاً کەالعادە کوردوەک و هەموو میلەتێکی تری مەزڵومی ژێردەستە بەشدار نەبوو بە هیچ شێوەیەکی لەم سنوور دیاریکردنەدا. پێشتان شتێکی سیر نەبێت چونکە لە شوێنێکی وەکو ئەفریقا لە دیاریکردنی 35 وڵات و پێکهاتنی و نەخشە کێشانی سنوورەکانی یەک کەس لە خەڵکی ئەفریقا بەشداری نەکردووە لە ڕەسم کێشانی ئەو سنوورە زاڵمانەی کە ئەوروپا بە کەیفی خۆی کێشاوێتی. ئەوەش یەکێکە لەوانەی کە پێویستە ئینسانی شەریفی کورد هەمیشە ئەوەی لەبەرچاو بێ کە شتێک بە ئیرادە و ویستی میلەتەکەی خۆم نەبوو بێ یەکێکی کە فەرزی کردبێ لەسرم لە خارجی کوردستانەوە پێویستە هەتا ڕۆژی قیامەت دژی بوەستم تا ڕاستیەکەمەوە. ئەوە جوزئێکە لە مافی ڕەسەنی خۆم کە هی ئەوە نییە تەنازولی لێ بکەم. ئەوە چۆن فەڵەستینیەکە بینین کلیلەکەی بەدەستەوەیە پیرێکی پەککەوتە عەسایەکی بەدەستەوەیە لەبەر چەماوەی خۆی، بەڵام کلیلی دەرگاکەشی هەڵگرتووە کە لە ساڵی 1970 هەزت بە دواوە دوای پەیمانی بەلفۆر و دوای هاتنی میلیشیاکانی جوولەکە شتیرن و ئەراگۆن و پیاوکوژەکانی ئەوان لە ساڵانی 1930 ئەو کلیلەی هەر هەڵگرتووە هی ماڵی خۆیانە کە جیل بە جیلەی گێنێ بۆی ئومێدی گەڕانەوەی بۆ حیفا و یافا هەبێ. و ئەوەش میلەتی ڕەسەن و بە سەبر و بە ئارام و پشودرێژی فەڵەستینیە کە ئێستاژەی بینین تەنازولی بۆ هیچ شتێکی تر نەکردووە و مسڕیشە لەسەر ئەو خەریتانەی کە هەیەی لەسەر ئەو تاپۆ عوسمانیانەی کە کاتی خۆی هەیەی خاکەکەی وەلەو ئێستا کە ناسی سەرجادێ و زەیتونە ڕنێ نابینا شۆفڵەکان دێن و زەیتونەکەشی هەڵەکێشن. ئێمەش بەڕاستی گەر خاوەنی مافی خۆمانین پێویستە بگەڕێن و جارە بزانین مافەکانمان کەی زەوت کران، چۆن زەوت کران، چێ پێشێلی کردوون بۆی خاوەنی ئەم نەفەسە درێژەش بین و پشووی درێژ بۆ ڕاستکردنەوەی ئەو مافانە.